دوای ئەوەی بەنووسراوی ژمارە 242 حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ڕێکەوتی 27 سەی 2024 بڕیاری دازەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێ. لە ئێستا پرۆسەکە لە ئیدارەی سۆران ڕوبەڕووی ئاستەنگ بۆتەوە. بەپێی ئامارەکان لە سنووری 6 قەزای ئەم ئیدارەیە 37953 فەرمانبەر مافی سودمەندبوونیان لە زەوی هەیە. بەڵام تا ئێستا لە قەزای خەلیفان تیر و پژک تەنیا بۆ 600 کەس کراوە، لە ڕەواندوزیش تەنیا بۆ 548 کەس. فەرمانبەرانی سنوورەکانی گەرانن لە خاوی بەڕێوەچوونی پرۆسەکە. ئەوان داوا دەکەن حکوومەت بە خێرایی چارەسەرێک بدۆزێتەوە و جیاوازی لە نێوان ناوچەکاندا نەکرێت. جەخت دەکەنەوە کە نابێ بەهۆی بارودۆخی جوگرافیەوە لەو مافە یاساییەی خۆیان بێبەش بکرێن. وەڵا وەکو ئیدارەی سربەخۆی سۆران دیارە پێماوی زۆر لە پاش شارەکانی تکەیە، هەتا ئێستا ئەوانەی ناویشیان دەرچووە هیچ شوێنەچیان و دیاری نەکردین وەکو زەوی. جگە لەوەش مەسەڵەن ئیوا هەیە لە خزمەتکردنی لە دام و دەستگای حکومی خەریکە خانەچی نەبی، هەتا ئێستا کرێتیە ئەوجا نەزەوی هەیە بکرێتە خانی، نەخانی کرێ هەیە، نە ئەو هەندێک زەوی شەنە پێڵێن زەوی سندوقی. ئێستا ئیجازە بەوانیش نادرێ. زیکەی 2 ساڵە بێتکەوە ئەو بەڵێن بە فەرمانبەران درای کە زەویان بەسەردا دابەش کرد، بەڵام تاکو ئێستا خاوی پێوە دیارە و تا ئێستا لە سۆران بەتایبەتی لە سنتەری قەزای ناوەندی سۆران دابەش نەکراوە. ئەمەش بە هۆکارەوەی کەوا زەوی نییە، بەڕاستی پێویستە فەرمانبەران پێویستە بەڕاستی کە زەویان پێ بدرێت و لەو کاتێکی گونجاویش پێ بدرێت کە بتوانن سوودی لێ ببینن، نەگەوەی کەوا دوایەوەی خانەنشین بوون کە لەوانەیە لەو کاتەدا سوودیان نەبی لە بۆیان. سەرپەرشتیاری ئیدارەی سۆران لەبارەی کەمی زەویەوە دەڵێت ئێمە کار لەسەر جێبەجێکردنی بڕیاری دابەشکردنی زەوی دەکەین. لە هەر قۆناغێکیش گرفتمان بۆ دروست بوو نەتوانین زەوی دابین بکەین، ڕێگە چارەی تری بۆ دەدۆزینەوە. ئێمە بڕیارێکە و جێبەجێ دەکەین، کار لەسەر میکانیزمی چارەسەر دابینکردنی ئەو زەویانە دەکەین. لە هەر قۆناغێکیش زانیمان کێشە دروست دەبێت و بەربەست دروست دەبێت و ناتوانین دابینی بکەین بە دڵنیاییەوە کار لەسەر ئالتەرناتیڤ دەکەین، کار لەسەر دەکەین کە ڕێگە چارەیەکی کە بدۆزینەوە. ئایا ڕێگە چارە جێگرەوەکان بۆ سودمەندبوونی فەرمانبەران گۆڕینی شوێنی زەویەکان دەبێ یان ڕێگە چارەی دیکە؟ ئەمە ئەو پرسیارەیە کە 38,000 فەرمانبەری سۆران چاوەڕێی وەڵامەکەی دەکەن تاوەکو بڕیارەکەی حکوومەت تەنیا وەک مەرەکەبی سەرکاغەز نەمێنێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.